باز لە سوود و گرنگی پاسکیل سواریەکەین بە شێوازێکی گشتی با بزانین پاسکیل چه سوودێکی هەیە بۆ تەندروستی ئێمە چەندە گرنگە ئێمە بتوانین پاسکیل وەکو بەشێک لە کللتور لێ بکەین ڕەنگە زۆر کات لە زۆرێک لە وڵاتان گرنگی زۆر درابێ بە پاسکیل تەنانەت شەقامیشی بۆ جیاکرابێتەوە زۆرێک لە هاوڵاتیان بۆ چوونە سەرکار لە بری ئۆتۆمبیل پاسکیلەکانیان بەکارهێنن ئێمە چۆن وا بکەین لە کوردستانیش بۆ گرنگی زیاتر بە پاسکیل بین ئاخۆ ڕەنگە زۆر کات ئێمە بابەتێکمان کردبێت بە بیان و بەتایبەت لە شاری سلێمانی بڵین شەقامەکانی شاری سلێمانی بەرز و نزمی زۆری تیا ڕەنگە بۆ پاسکیل زۆر گونجاونەوێ با بزانین چارەسەری ئەم بابەتە هەیە بە ڕێگایەکی تر یاخود نابووە بە شێوازێکی گشتی لەسەر گرنگی و سوودی پاسکیل گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دیمان فەرەج کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی وەرزشن لەگەڵمانایە ئێستا دکتۆرێکیان سڵاو لێ بە زۆر بەخێربێ زۆر بەخێربێ پرۆفیسۆریش نەکەن دکتۆر بەخێربێ سەرچاوان دکتۆر دەستپێکی گفتوگۆکەمان بالەوە دەست پێ بکەین پێمان بڵێ پاسکیل چ گرنگیەکی هەیە چ سوودێکی هەیە دیارە ئێمە لە تەوەرەکانی پێشوو باسمان لە گرنگی هەموو وەرزشەکان کرد بە شێوەیەکی گشتی لە مەلەوانیە لە وەرزشی گشتی ئەمەش هەر وەرزشێکە کە لە یەکێ لە هەرە وەرزشە گرنگەکان یعنی ئەژمارەکرێ کە ئەویش پاسکیل سواریە و دوو جۆر پاسکیلمان هەیە پاسکیلی جێگیرمان هەیە و پاسکیلی جوڵاومان هەیە کە ئەتوانین لە ژینگە و لە ڕێگەوبان بەکاری بێنین یاخود لە پارکەکان یان لە هەت شوێنێ و ئەو پاسکیلە جێگیرانە کە ئەتوانین لە ماڵەوە بەکاری بێنین و لە هەمان کاتە لە جێمەکان دیارە ئەگەر ئەو کەسێک کە ناتوانێت پاسکیلی ئاسایی بەکاربێنێت ئەتوانێت بەدیلیان دروست کردووەکەویش پاسکیلی جێگیرە کە لە هەموو شوێنێ ئەتوانێت بەکاری بێنێ و شوێنیشی ناوێت هەردووکیان یەک سوودیشان هەیە بەدڵنیاییەوە بەڵام سەباسی جیاوازیەکانی شەکەین پاسکیل سواری دیارە بەدەر لەوەی کە ئامێرێکی اقتصادیە لەگەڵ دۆستی ژینگەیە لە هەمان کاتە وەرزشێکە کە بۆ دەیان سوودی جەستەیی هەیە پێش هەموو شتێک کە ئەو تەوافقێک و تەوازونێک دروستەکە لە بینی مێشک و ماسوولکەکانەوە بە دەرەجەی ئەساس دوو لە هەمان کاتە ماسوولکەکان کە بەهێزە بێ بە تایبەتی پەلەکانی خوارەوە لە هەمان کاتە دڵ بەهێزەکە کە پمپینی باش بێت و سریع بێت و سوڕی خوێن چالاکات لە هەمان کاتە باری دەرونی وەکو باسمان کرد باری دەرونی کە ئەو ڕژێنانەی کە ئێمە هەمیشە ئارام نین ئێمە لە ڕۆژانە ئەو یارمەتی دەرە بۆ هاندانی ئەو با بڵین گلاندانە بڕژێت کە وەکو دۆپامینە وەکو ئەندرۆفینە و هەتا دوایوانی کە تایبەتە بە ئارامبوونەوەی دڵخۆشکەرەیە یاخود هەست بە دڵخۆشی بکەی یارمەتی دەرەکەوە بە زووترین کات دەربدا طبعاً ئەمە بەکارهێنانی بەردەوام دواتر بۆ کەسانی کە کێشەی نەخۆشی شەکرە و فشاری خوێنیان هەیە ئەمانە هەمووی ئەگەر بیخەینە سەریەک دەیان سوودی لێوەرەگرێ ڕێژەی شەکرە کاتێک کە بەرزە بێتەوە لە جەستەی هەری ئێکێکە لە ڕێ ئەوە ئەو کالۆری سرفەکەین زۆر زیاتر لە ڕۆشتنی ئاسایی کە ئەگەر ئێمە بتوانین ڕۆژانە 30 دقە پاسکی لێ خوێن زۆر بە سوودە لەوەی کە من سەعاتی ڕاکردن بکەم ئەمەش لە هەمان کاتە ئەمە سوودی خۆی هەیە لە هەمان کاتە بۆ کەسانی فشاری خوێنیان بەرزە کە کاتە ئەبێتە هۆی کە با بڵین دەمارە خوێنەکان فراوان بێت ئەبێتە هۆکاری دابەزینی فشاری خوێن کاتە سوودێکی یەجگار زۆر زۆری هەیە ئەگەر بە وردی باسی هەلەیەکێکیان بکەین دەیان بەرنامەی ئەوێ ئەگەر بەنسبەت ئەو ئەوانی کە جێگیرە با بڵێن پاسکیلە جێگیرەکان کە توانین لە ماڵیشەوە هەمان بێ یاخود ئەگەر لە جێمەکان بتوانین بەکاری بێنین ئەمە لە هەمان کاتە ئەم کەسە ئەگەر تووشی ڕۆتین نەبێ وەکو واجبێک بەکاری بێنێ بۆ جەستەی و بۆ سوود وەرگردن ئەوش سوودی خۆی هەیە لە هەمان کاتە هینی هەیە با بڵێن کێروی هەیە کە قورسی و سووکی بەکارهێنرێت ئەتوانێت وایە بڵین بە بەرزی سەرکەوێت یان لە شوێنێکی هەورازە سەرکەوێت توانێت قورسیکە ینی ئەمە شەر حەلی بۆ کراوە بەڵام زۆر کەسیاڵم پاسکیلم هەیە بەڵام تااقەتم چۆ لە ماڵەوە بڕی تااقەت مەچی ڕۆتینیە کە ڕۆژانە بەکاری بێنم بۆیە تەنها ئەوە جیاوازیەکەیتی کە من بچم لە پارکێکە لە ژینگەیەکی پاکە لە هەوایەکی پاکە من ئەو جوڵێ ئەنجام بم کاتە هیچ مبەڕێک نییە کە من نەتوانم پاسکیل بەکاربێنم دواتر ئەگەر بتوانین ئێمە ئەم با بڵین سیستمی بە پاسکیل بەکارهێنا ئەبێ بە کللتور بکرێ ئێستا گەر بی باسی بکەی لەگەڵ کەسێکە لە تەمەنی
25 ساڵیشەوە کە مناڵەکە یاخود گەنجە باسەکە ئەڵێ شەرمم پێیەت کاتێک بە کللتور نەکراوە زۆر گرنگە لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین لە باخچەکانەوە دەست پێ بکەین ئەو مناڵە چۆن ژینگەکەی بۆ دروستکەین و بۆی ئامادەکەین بکەین بە کللتور بە کللتورکردنی ئەوەش ئەو کاتێک کە من مەکتەبەکەم ئەگەر خاصەن سا لە سیتیەکانە ئەسا مەکتەبەکە نزیکە ئەگەر یار فێری بکەین بە پاسکیلەکەی بڕوات هەر ئەو هەنگاوە هەستەکە کە شتێکی هەم سوود بەخشە هەم ئاسوودەی یانی هەست بە ئاسوودەیەکات و لە هەمان کاتیشە ڕێگە پێدراوە هیچ کەسێکیش نییە کە تانەی لێ بگرێ یاخود ڕخنەی لێ بگرێ بەم شێوازە ئەڕوات دواتر ئێمە ئەتوانین مبرراتی کە هەیە بەڵێن شارەکەمان بەرزونیزمی تایە وڵاتی وەکو نەمسا وەکو فەڕەنسا ئێمە بۆ دەورەیەک چوین بۆ ئەڵمانیا لەوێ سەردانی چەند وڵاتێکمان کرد و ئامانجیشمان بۆ دیراسی ئەم مەسەلەی پاسکسواری بکەین ئەبین نەمسا وڵاتێکی بەرزونیزمی تایە لێرە ماتۆڕێک هەیە لە ناو پاسکیلەکە کە دروست دەکرێت لە کاتی بەرزیەکە و کەسانی کە ناتوانن پاسکیلی گێڕش بەکاربێنن لە کاتی سەرکەوتنا ئەتوانن ئەو ماتۆڕە بەکاربێن بەس بۆ سەرکەوتنەکە ئەمە جۆرێکیان جۆرێکی کەیان ئەوەیە کە گێڕ هەیە پاسی عفو بکەن کە پاسکیلی گێڕ کاتێک کە بە بەرزیا سەرەکەی گێڕەکەیە گۆڕێ قورسێکە بووی ماندوو نەبێت جۆرێکی کەمان بینی کە ببینین ئەو کەسی کە پاسکیلەکەی زۆر سادە و ساکار و ئاساییە کاتێک کە بە هەورازە ئەڕوا داعبازێ بە پێسەرەکەی پاسکیلەکەشی ڕاکێشە لەگەڵ خۆیان بەدەستی و هەم پشوش ئەیات هەم ئامێرەکەشی بەکارێنێ لە هەمان کاتە عیلاجێکی کەشی هەیە لای ستیشنەکانە با بڵین لای موقفی پاسەکان میترۆکانیان شوێنی پاسکیل هەیە خۆ گەروان نەبێت کیلۆمەترێک یاخود 500 مترێک ئەڕوا بە پاسکیل یان کیلۆمەترێک ئەڕوا بە پاسکیل دوای سواری پاسەکە بەیان سواری قیتارەکە بێ ئەگەر ڕێگەکەی دوور بێت کاتە ئەمە بەڵێ ئەمە هیچ کاتێک مبرر نییە کەوان نەتوان بەڵێ شەقامەکانمان تەسکە بۆ ئێستای چمەستەش هەر هەمان ستایلی جارانە کە ئێستا ژمارەی دانیشتوان زیای کردو ژماری سیارەکان یعنی زیای کردووە کاتێمە ئەتوانین لە سیتیەکانە یعنی زۆر حاڵەت هەیە کە بینی لە ناو شاریشە هەستەکە کە پاسکیل سواری بکە ژینگەکەی پاک نییە لەبەری کاتێک کەماندوو ئەبێت دووکەڵی سیارە و مۆلی دە و خۆتانەزان ئەوە پێ پاک نییە خاتە سیارەکەی چێتە پارکێک لێوێلی ئەخڕێت یعنی ئەمانە هەمووی گونجاو ئەتوانین ئێمە ئەنجامی بین زۆر باشە دکتۆر کوالیتی پاسکیلەکە تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە ئەو کەسە بۆ نمونە زووتر هەست بە هیلاکی بکە یاخود ئەگەر کوالیتی پاسکیلێکی زۆر باشیە بێ ڕەنگە زۆر کات هەر هەست بە هیلاکی نەکات بە دڵنیاییەوە ئێستا کوالیتی پاسکیل هەیە لە $100ەوە هەتا دەفتەر و نیوە طبعاً دەفتەر و نیوەکان سەر و ئەوە بۆ سیباق ئەبێ زیاتر کە بەکارەهێنرێت ئێمە ئەڵێن شتێکی مام ناوەند ئەو کەسی کە هەستەکە حسب تەمەن طبعاً ئەوە قیاساتیشی هەیە پاسکیلی کچ لەگەڵ هی کوڕا فەرقەکە کاڵم کچ و کوڕ فەرقەکە تەنها لە پێشەکەیەتی جیاوازە ستایلەکەی شکڵەکەی بەڵام بەرزی و نزمیەکەی مەقعدەکەی شوێنی بەرزی و نزمیەکەی بەپی با بڵێن جستەی خۆت ئەبێت مەقعدی بڵێن پاسکیلەکە بەپی باڵای قاچە بگریت لەو ئاستا ئەمە باڵای خۆتە ئەبێت لەو ئاستا بیگریت ئەوە پێوەریەکە ئەنجا لێژی و ڕێکی و بەرزی مەقعدەکە با بڵێن شوێنی کوشتنی دانیشتنەکەی چەندێک لێژ بێت چەندێ ڕێک بێت چەندێ بەرز بێت هەروەها سکانەکە خۆشی چون هەموو یەک ستاندارد نییە یان یەکین قیاس نیارێکی بە پێی باڵای خۆی دروست کراوە ئێمە باسەوە ئەەکەین ناڵین وەرە سەر شەقام بە شێوازێک کە مجازەفە بکە و خاصە نەگەڕوانی کە پاسکیل نازانیان تۆزێک کە زانن ترسیان هەیە ئێمە ئەڵین پاسکیلەکەت ئەگەر لە پارکەکانە بتوانی پاسکیل لێ خوڕی ئەگەر بچی لە سیتیەکانە وەستا دانیشتوی ستیەکانمان زۆر زیای کردووە بەس کە من ئەوانی کە ئەیبینی زیاتر مناڵ پاسکی دەبینی لێخڕێ ینی بە ساڵات شوەیەک یاخود گەنجێک ناتوانێت یاخود تا ئێستا بەکاریان نێناوە بەس لە هەمان کاتە خۆشبەختانە ئەبیندێت لە کچان و لە کوڕان بە پاسکیل ئەچنە مەکتەبەکانیان بە تایبەتی لە ناو ئەو شوێنانی کە سیتین ئێمە ئەمانەوێت زیاتر پەرەی پێبسەندرێت بەدەر لەوەی کە ئەم کەسە حەز و ئارەزوی پاسکی سواری هەیە هەر لە مناڵی و ئێستا تۆزە ژینگەی بۆ گونجاوە
ئێمە ئەمانە بزانێ بابەتە سوود بەخشەکەی چییە بۆی بەکاری بێنێ نەک تەنها وەسیلەیەکی نەقل بێت یاخود وەسیلەیەکی گەیاندن بێت ببزانین سوودەکانی یعنی دایمەن ئێمە بڵین باشە بۆچی کەسێکی بە ساڵاچوو لە وڵاتێکی وەکو فڵانە بە پاسکیل هاتوو چۆکە تەنانەت ئەگەر بچێ بۆ سەمون کڕینێکیش هەدەفەکەی ئەوەیە ئەگەر ئەو ڕۆژە نەجووڕابێت ئەوێت بە کەمترین کات زۆرترین سوود بە جەستەی خۆی بگەێنێ دوو ئارامبوونەوە سێ ئەو جەستەیە کە لەو پەڕی ماندووبوو نایەتە ئەو پەڕی ریلاکسیشنی با بڵین تەواو ڕیلاکسە بێت و دڵخۆشە بێت زۆر سوودی کەی هەیە جا ئێمە ئەمانەوێت کە ڕۆژێکیان ینی هەرچەند سمینارات کراوە بەڕاستی لەسەر ئەو بابەتە بەس گرنگ ئەوەیە جێبەجێ بکرێت خەڵکەکە ڕۆشنبیری ئەوەی لا دروست خۆت چەند ساڵێک پێشێ سەهەب پێمە بە لەناو هەمان پرۆگرامە باسی ئەومان کرد وەبزانم میچێک گولەوانی کە پرۆژەیەکت پێشەش کرد بۆ بەکەلتورکردنی بەکارهێنانی پاسکیل پێت وایە بەکەلتورکردنی کارێکی ئەوەندە قورسە یان پرسیارەکەم چەند ڕاهەندێکی هەیە یعنی زۆر جار تەوەرمان کردووە لەسەر ئەم بابەتانە باسکراوە لە وڵاتان شەقامی تایبەتی بۆ جیاکراوەتەوە لە بەرۆی شەقام نییە من پاسکیل لێ ناخۆڕم بەڵام هەتا پاسکیل بە کەلتور نەکرێ ئەتوانین لۆدێک لەسەر حکوومەت دروست بکەین بڵێن شەقامی پاسکیلمان بۆ دروستکە ئەخی سە پاسکیل لێ خۆڕمان نەبێ شەقامی پاسکیلمان لەواچێ حکوومەتیش ئەوە مبەڕێکی بڵە شەقامی پاسکیلم بۆ چەکە پاسکیل لێ خۆڕمان من 2008 پرۆژەیەکم تەقدیمی حکوومەت کرد پارێزگا لەو کاتەیە بەسپاسەوە پەسەندی کرد پرۆژەکەم دوو فاق بوو یەکێکیان بە کللتورکردنی ناو بڵێن پاسکیل بۆ ناو شار بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوبەرایەتی هاتوچۆی سلەیمانی و لە هەمان کاتە با بڵێن بڕگەی دووهەم ئەوەیە پارکێکی گەورەمان هەبێت ئەو کاتی کە ئێستا فامیلی مۆڵە ئەو کاتە قەسابخانەکە بوو بیلێ و لەوە کرایەوە کەەوە ئەوێ بکرێ بەو پارکەی کە بە ساڵاچوو مناڵ حەز و ئارەزومەند ئەوەی کە حەزەکە پاسکیل لێ خوێ بێت بکرێ بۆ پارکە بێت لەوێ ممارەسەی پاسکیل سواری بکە هەم بۆ ئەو سوودانی کە باسێکن هەم بۆ کەسێک کە حەزەکە بێ فێری پاسکیل سواری بێتە ئەوێ جوڵەیەکی تیاکرا چوە ئەنجومەن پشتگیریان کردم یەکێ لە ئەندامانی پەرلەمان خەمان خان بوو بە سپاسەوە کە پشتگیری کردم وتیم لە پەرلەمانی شەباسیەکەم بەڵام زۆر بەداخەوە لەو کاتەیە ساحەی سیاسی گۆڕا تۆزێ شلەقانی تیا بەدیکرا ئەتر شتەکان ون بوو بەڕاستی تر خۆشم متابعەکەم نەکرد لە بەروی زۆری پێچ و حاڵەتەکە یعنی ئەبووە دیسان چەند پارێزگارێک گۆڕا و با بڵێن سیاسەتەکان تۆزێ کاریگەر بوو لەسەر ئەو بوارەیە و باری اقتصادی تۆزێ دابەزی تر پشتگوێیان خست و پشتگوێ خرا لە هەمان کاتە مەسەلەی شەقامەکە ئێمە بیلەوە کرایەوە کە هێشتا ئەو کاتە بەس کورتستی لەگەڵ گوندی ئەلمانی تقریبەن و هیچ لە تەواوبوونە ئەمەی لێرەوە ناوی چیە ئەلاکولین ئەو سێ پارکە هەیبوتیان ئێمە لە ستیەکان هەوڵەین خەتی بۆ بکێشین و ساحەکە مەسافەی بۆ بینکەین یعنی حرکەتی تێکرا و ئێستش نەچوە بچێ ئێستا بە شێوەیەکی گشتی ئەو جادانی کە ئێستا دروست ئەکرێ ئەتوانرێ بەو شێوازە ئێستش هەنێک جادە هەیە کە خەتێکی سپی بۆ کراوە 50 سانتیمە بۆ بەکارهێنانن یعنی ئەکرا مەسەن مەترێک بێت یان لەسەر ئەو شۆستانی کە دروست ئەکرێت سەر شۆستە چون خۆتەزانی شۆستە طبعاً ئەگەر تۆزن بەرزتر بێت نزمتر بێت لە ئاستی جادەکە ئەکرێ بەکاری بێنی بەڵام ئەوە بەرز و نزمیەکی تیا بێ لاچێ کەسەکە سوودمەند نەبێ بەڵام ئێمە طموحی داهاتومان هەیە یعنی من دەڵم 2008 من ئەم شتم هێناوەتەکە وردە حرەکەتی تێکەوتووە خەڵقەکە ئەبێ خۆی شۆڕشکە ئێمە ناڵین شۆڕشکە خۆی بخاتە بەر سیارە بەڵام من ئەگەر ببینرێ لە سیتیەکانە پڕە لە پاسکیل سوار لە پارکەکانە خەڵق پاسکیل سواری زۆرتیا دیارە حکوومەتیش ئاوڕێکەیاتەوە لەو من هەتا بەکارهێنەر نەبم ساحی چیم بۆ چاکە کە من بەکاری نەهێنم ئەمەش دوولایەنەیە بەڵام من ئەگەر فشارێ بکەم کە فشارەکەین لە بوارێکە بینی حکومت بە دەنگتەوەی دەڵێک کاتە بەکارهێنەرە یاخۆ پێویستی پێێتی بۆیە یەتە ساحەوە ئەویش ینی ڕوبەڕووی کێشەکە بێتەوە چارەسەرێکە کاتە ئەبێ تاک خۆی بیر لە تەندروستی خۆی بکاتەوە پێش ئەوەی کە داوای لە حکومت بکە ئێمە ئەیلین
ئەگەر بێت و ئەو پاسکیلە هەڵبگرێ فترێکی باش یعنی خەڵکمانە بینی بە خۆی و ماڵ و مناڵی ئەبرا بۆ پارکی ئازادیان هەواری شار خۆشبەختانە لە هەواری شاریشی ستا لە مای دوای پرۆژەکەی من پرۆژەیەکی وا کرایەوە شتێکی زۆر سوودبەخش بوو خەڵکەکە هەر بۆ ئاسوودەیی خۆی ئەچوو هەر تۆزێ سوڕێکیدا بەیا ئەویت بەیادی جاران یعنی بەیادی جاران بۆ بەیادی جاران بێت بۆ بەیادیەوە بێت کە من تەندروستی خۆم ڕاگرم لەسەر ئەساس مبەڕێکی کەش هەیە ئەڵێن ئێمە ئەی زستان چی لێ بکەین ئێمە زستانمان چل ڕۆژە یعنی لەو هەموو مانگەی کە هەمانە لەو هەموو وەرزەی کە هەمانە یعنی ئەو چلشەوە ئەگەر لێش نەخوڕی هیچ مشکلەیەکمان نییە تۆ وەرزەکانی کە ئێمە سێ مانگمان بەهارە سێ مانگمان پاییزە کە جەوێکی زۆر خۆشە سێ مانگمان بۆ نمونە ئەگەر گەرمیش بێ وەسائل زۆرە بەڵام ئێمە دائیمەن ئەڵێن ئەو کەسانی کە پاسکیل بەکارێن کە ئەیان بینین بەداخەوە جێی دەستخۆشیە بەڵام بەداخەو نابینین کڵاویان بەسراوە بێ مەسەن وەسائلی ویقایان بەکار نهێناوە کاتە ئێمە هەوڵ بین چەنێ بتوانین بۆ خۆشمان فریانەکەوین بۆ مناڵەکانمان ڕایان بێنین کەوا بتوانن پاسکیل بەکار بێنن و فێریان کەین و پێیان بڵێن سوودەکانی ئەمانن بۆ دوا ڕۆژێ باشە دکتۆر دیمەن بۆچی هەمومان بەلامانەوە زۆر ئاساییە بڕۆین پاسکیل بۆ مناڵەکانمان بکرین بەڵام ئەگەر بڵێ پاسکیل بۆ خۆمەکەم ڕەنگە زۆر کادووک و شتێکی عیبە و شەرم تەماشا بکرێ لێرە بەداخەوە ئێمە چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی کە بۆ نمونە ئێمە خانمان بەتایبەت پێمان شەرم نەبێت پێمان عیبە نەبێت کە بۆ نمونە بۆ شوێنی کارەکەمان بە پاسکیل هاتوو چۆپی یاخود هەندێک شوێن هەیە کە پێویست بەوە نەکات کە تۆ ئۆتۆمبیل دەرکەیت و پێ بڕۆی هەم ئەو لایەنە دەرونی کە تۆ باست لێەوە کرد هەم ئەو سوودانەی تری کە لە ڕێگەی وەرزشی پاسکیل سواری و بەجەستە و دەرونی منەگات بتوانم سوودی لێ ببینم چۆن هەنگاو بنین بۆ ئەم بابەتە دیارە ئەمە کێشەمان هەیە لە کۆمەلگای شەرق بەعام نەکرد بڵێ کۆمەلگایم ئێمە باشترین تۆزێک کراوەترین بەڵام بە شێوەیەکی گشتی ناوچەی شەرق کە مەسەلەی عیبە یعنی من بۆ تۆ ئەژیم من هەرچیەکەکەم بێت تۆ لە من ڕازی بی پێش هەموو شتێک ئەمە کارە ساتە ئەگەر من بیر لە سیحەتی خۆم کەمەوە گرنگ نییە تۆ چی بە منەڵیت ئەمە پێش هەموو شتێک تۆ لە کاتێکە کە هەستی بە ئازاکە کە هەستێکە بە کێشەکانی جەستە کرد ئەو کاتە تۆ ئاوەڕ لە منەی تۆ چ ئازارێکم هەیە چ کێشەیەکم هەیە ئەمە نیشانی پرسیارە ئێمە بۆ ناڵین کاتێکە سوشال میدیا شۆڕشی کردە ناو کۆمەلگاکەمان بە شێوەیەکی خراپ هات کە سە بە خراپ بەکاری ئەهێنین ئێمە کەس هەیە ئاوەڕباتەوە بۆ عیبە نییە یعنی لێرە ئەی بۆچی پاسکیلێک کە من سوودم پێبەخشێ کە من کێشەکانی جەستم بۆ چارەسەرەکە کە دەرونم ئارامەکە کە دوو ڕۆژە بۆ دوو ڕۆژی کە بتوانم کارەکەم سەرکەوتوو بێ کە بتوانم کەسێکی دوور بم لە خەمۆکی دوور بم لە تووڕەبوون دوور بم لە هەموو شتەکان کە من لە ڕێ ئامرازێکەوە توان بەکاری بێن بۆ عیبە بێت بۆ زۆر کەسیشمان هەیە یعنی ئەوەی لە دەرەوە وڵات خۆی پاسکیلی هەیەکەی ئێرۆپی شەرمە یعنی هێشتا نەبوو بە کللتورێکی تاوا لە ناخیا کەواتە ئێمە وەکو خۆمان لە ڕوومان نایە وەکو بەرامبەرمان زۆر مەبەستە کە تعلیقمان لێ باشە من کە سواری سیارە بم فەرقی چە لەو کە سواری پاسکیلە بم یعنی شتێک نییە بڵێ من شتێکی شەرمەزاری بێ یان عیبە بێت یانی ئەگە بیریشی لێ بکەیت و ورد لێ بڕوانیت ئەمە ئەبێت بە کللتورکردن من کە بۆ مناڵەکەمی ئەکڕم فێریکەم هەتا وردە ساڵانە بۆی بگۆڕم بەپی باڵای خۆی بەپی تەمەنەکەی بۆی بگۆڕم ئەو کاتە ئەو کات بە منەڵێ دایکە خۆشکە مەسەن مامە هەرچێکە ئەڵێ چۆنە ئێوەختی خۆی پاسکیلتان لێ نەخوڕیوە یاخود پێتان شەرم بووە ئەبێ بەم شێوازی ئێمە تەسقیفیکەین ئێمە بۆ یاڵم لەبێ لە باخچەکانەوە دەست پێ بکەین لە مناڵی خۆمانەوە دەست پێ بکەین خۆشمان ڕێچکەشکێن بین هەشە ڕێچکەشکێنە بینم من بینی ومە یەت بۆ زانکۆ سەر داخلەکان لە چەند نزیکە لە زانکۆوە ئەتوانێت بە پاسکیل بێت بۆچی شەرمە بەڵام من هەتا بیر لە بەرامبەر بکەمەوە تا بیر لە کۆمەلگا بکەمەوە کە کۆمەلگاکە هەڵە بێت یان ڕاست بێت من هەڵک ینی زیاتر لا نەخراپەکە تەسیرم تێکە من ئەگەر ئەو تعلیقەشم لێ بن ئایا من ئەوەم کە ئەو توانجەم لێ ئەیە نەخێر دیارە من کەسایەتی خۆمە ناسم پێشەوەی کە تۆ بەرە من بناسیێم بەسێکمان باس نەکرد کاگاری ئەگەر دەرفەت هەیە بەنسبەت ئەو کەسانی کە کێشەی ئەژنیان هەیە بۆ پاسکی سواری ئەوانی کە کێشەی ئەژن و حەوز و ئەمانە پرسیارەکەم بڵم پاسکیل بۆ کێ نابێ ینی چیە نابێ پاسکیل بەکار بێ بۆ هەموو کەسێک گونجاو بەڵام
پاسکیل سواری ئەبێت دکتۆری ئەو کەسانی کێشەی ئەژنویان هەیەیان سەوفانیان هەیەیان ئەبێت دکتۆری پسپۆر تهدیدی ئاستەکەی بۆ بکە لە چ ئاستێکە سە باسم کرد مەقعدەکەی چەندی لێژ بێت و زاویەمان هەیە واتە گۆشەی بەکارهێنانی پاسکیل ئەبێ یەکی بەرز بێت کە ئەژنۆی لە یەک نەیات کەسەکە خۆی بەڵێ هەرچەند ئێستا ئێمە هەمانەی کورسیە نەک ئەوەی کە ئەنوشتێتەوە بەسەر پاسکیلەکە هەمانە بە شێوەی کورسی ئەمە جێگیرەکان بەنسبەت ئەو کەسانی کە مشکلی ئەژنیان هەیە ئەوانی کە ئەیانە لێ خوڕن ئەبێ ئاگاداری گۆشە و بەرزی و چەمانەوەی جەستەیان بن ئەوە بێ کەسی پسپۆر بەڵام ئەوانی کە کێشەی ئەژنۆیان هەیە ئەتوانن لە با بڵێن لە جێمەکانە ئەتوانن کەسی پسپۆر نەک لە یەک زاوی تایبەتە کە دانرا هەر ئەوە بێ ئەوێ گۆشەی بۆ چاک بکرێ ئەو کەسە بۆ نمونە باڵای من جیاوازە لەگەڵ هی تۆ لەگەڵ کەسێکی کە لەگەڵ کەسێکی کە و بەرزی و نزمی و دوور و با بڵێن دووری و کورتی کورسیەکە لە شوێنی پایدارەکەەوە زۆر گرنگە و زۆر گرنگە ئێستا زانستی تازە ئەوە کەنسڵە کاتەوە کە ئەڵێ ئەو کەسانی کە مشکلی ئەژنیان هەیە نابێ پاسکی دەخورن نە خێوانیە ئێستا بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی ڕان و حوز و هەروەها پووز یارمەتی دەرە بۆ لە ڕێی پاسکیلەوە ئەتوانرێت چارەسەر بۆ ئەو کێشەیەدا بنرێت باش ئەو کێشەی قەڵەوی یەکێکە لە کێشە باوەکان بە پاسکیل دەتوانرێت تەنها بە وەرزشی پاسکیل داگیرێ ئەتوانێت بەڵێ ئەتوانێت تاوان ئێمە ناڵین هەر لە ساسە هەر بێ ئەوە بێت یەکەم کالۆری سەرفەکە کاتە چاوری دابەزێنێت بەپێی زۆری وەزنەکەی بەپێی کاتی بەکارهێنانەکەی ئێستا ئێمە ئەڵێن 30 دقە لە ڕۆژێکا بەکاری بێنێ هیوایە 2 ساعت لەسەر پاسکیلە ئەگەر ئینەکەی گونجاو بێت هەکوتم قیاساتەکەی گونجاو بێ کێشەمانێ بەپێی توانای خۆی نابێت لۆد بکات وازانێت لە 2 ساعتە ئەبێت زۆرترین لۆد بکە بۆی کێشدا بەزێنێ نەخێر ئەتوانی لە سەعاتێکە چەند جۆرێ وەرزش بکەیت بۆ ئەوەی کە کێشەدا بەزێنێ بەڵام پاسکیل کالۆری پێسووتێنێت و مازوولکەکانی پەلەکانی خوارەوەت بۆ بەهێزەکە بەڵام پەلەکانی سەرەوە ئەبێت چەند جوڵەیەکی تایبەت ئەنجام بیت کە بەهێزکردنی ماسوولکەکانە ئەو شلبوونەوەی ماسوولکەیە تونکەینەوە و ئەویش مەودای هەبێ نەفەس درێژی هەبێ بە پێ بەرنابەدا ڕێژی بێت زۆر باشە دەست خۆش بە دکتۆر دیمەن سپاس بۆ تاڵی زانیارەکانت ماندوو نەبی سپاس بۆ زانیارەکان بەیباین پاسکیل بکرێ بە کەلتوری ترەوەی کە ئەزانێت داوامەکەی لە ماڵەکەیەوە نزیکە بە ئەمڕۆ بکا بە دەرفەت ئەو شۆڕشەی کە دکتۆر باسی کرد لە خۆمانەوە دەست پێکات واز لە قسە و قسەڵۆ بهێنین تۆ ئامانجەکی خۆت تەندروستیە هیوادارین هەموو کەسێکەوەی کە دەتوانێت زەمینی سازێک بۆ مابەتە بکات لای خۆیەوە دەست پێ بکات